بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەران و بەڕێزان و خۆشەویستان پێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی تایبەت لە زنجیرە بەرنامەیەک بە ناونیشانی زاراوە قورئانیەکان دێنە خزمەتتان. لەو بەرنامەیە لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا سەفین لە خزمەتتان دەبین. دەچینە خزمەت زاراوە قورئانیەکان. ئێمە کۆمەڵێک زاراوەمان هەیە لە قورئانی پیرۆزدا، پێویستە ئێمەی موسڵمان زیاتر و زۆرتر لێیان بەهرەمەند بین، سودمەند بین، زیاتر لێکۆڵینەوەیان دەربارە بکەین و لێیان بەهرەمەند بین ئینشاء الله. داواکارین لە رب العالمین ئەو بەرنامەیە ببیتە مای زیاتر تێگەیشتن و بەهرەمەند بوونمان لە قورئانی پیرۆز و ببیتە قورسایی میزانی حەسەناتمان لە ڕۆژی دوای ئینشاء الله. مامۆستای بەڕێز لە سەرەتادا دێنە لای جەنابەت وەکو هەم ئەو تەوەرێک کە ئەوڕۆ دیاریمان کردیە، ئەو زاراوەی ئەوڕۆ دیاریمان کردیە، وەکو مقدمە و پێشەچی و پێناسەیەک جەنابتان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خی گەورە پاداشتان بداتەوە. دیارە قورئان هیدایەتە لە بۆ ژیانی ئینسان، کە هیدایەتە لە بۆ ژیانی ئینسان هەر بابەتە کە قورئان ئاماژەی پێدابی ئەوە ڕێپیشاندانەکە لە بۆ ئینسانی لە ئەوەی بیگەینیتە ڕەزامەندی خوای سوبحانەهو وتەعالا. و ئەوڕۆکە بەنیازی ئینشاڵڵا باسی زاراوە و چەمکی ئەتەمکین بکەین. تەمکین چییە لە قورئان؟ مەبەست پێچیە کە خوای گەورە لە قورئان باسی کردیە، لەوەی ئینسانی موسڵمان تێبگا لە کتێبی خوای گەورە و لە مەبەستی خوای گەورە لەبارەی ئەو چەمکە و ئەو زاراوەیە کە باسی کردی. طبعا تەمکین معلومە لە زمانی عەرەبی بە معنای جعل الشەیء فی مەکانه، شتێک لە شوێنی خۆی دابنرێ، یعنی شوێنی مستحقی خۆی. دوایێ بە معنای ئەوە دێتن کە شتێک بچەسپێندرێ، محکەم بکرێتن. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو چەمکەیەی ئەو زاراوەیەی کە بەکار هینایە لە چەندین شوێنی قورئان، الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ئاەتە لە سوورەتی حەج باز دەکاتن لە دوای ئەو ئاەتانەی کە باسی ئەوەی دەکا ئوذینە للذین یقاتلون بأنهم ظلموا، کە موسڵمانان دەچنە مەدینە خوای گەورە ئیزنیان پێدەدا بەهۆی ئەوەی کەستەمیان لێکرایە و دەرنراینە و لێ نەگەڕاینە دینەکەیان ئاشکرا بکەن لە بۆ خەڵکی. خوای گەورە ئیزنیان دەدا کە جیهاد بکەن لە پێناوی خوای گەورە، بەرگری بکەن لۆ پاراستنی ئەو دینەی، و پێشیان دەفەرمی لە دوایێ ئەگەر هاتوو ئەو پاراستن و ئەو جیهادە نەبی لە پێناوی دینی خوای گەورە سوبحانەهو وتەعالا، ئەوە دەبیتە هۆی ئەوەی کەوا فەساد ڕوو بدە، دەبیتە هۆی کەوا ئەهلی خراپە بەسەر ئەهلی چاکەدا زاڵبی. و باسی صفاتی ئەهلی چاکە دەکا ئەو کەسانەنە الذين إن مكناهم في الأرض، کاتی دەسەڵات قووەت لە زەویدا دەیان چەسپێنین بەوەی حکم و دەسەڵاتیان پێدەدەیت. أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر. كواتا أو تمكينا لبو تشي ما وصل لبو أوي كوا إقامة صلاة بتواوي أنزام بدري، چونك أو نويجا كأتو برياري بندايتي ما بين خوت وخوايد ذي سبحانه وتعالى، أو نويجا أو برياري تيدا ددري إياك نعبد وإياك نستعين. هم تنها أتو دبرستم، تنها بجبتو دبرستم دبستم. لنوێژ لۆ نوێژی نابی کاروبارەکانی دیکەی ژیانم، هەڵسوکەوتم، معامەلەم، کڕین و فرۆشتنم، حکومکردنم، محکەمەکانم پێچەوانەی ئەو بڕیارەی بیکا من لە نوێژێ گوتم ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. لۆیە تەمکین زۆر پەیوەندی بەوەی هەیە کەوا ئەتوو نوێژ دەکەی کە گەورەترین و کۆڵەگەی عیبادەتەکانی دیکەیە، و پەیوەندی بە زەکاتی شوێیە کەواتە خوای گەورە سوبحانەهو وتەعالا کانەما دەفەرمیتن تەمکینی دین لە بۆ هەندەیە. ولا آياتي دي كباسي ذو القرنين دكا فرمي إنا مكنا له في الأرض
وآتيناه من كل شيء سببا. أما تمكين ما عنده وهۆکارەکانی تەمکینیشمان پێبەخشی کە ئەو عیلم و زانستەیە بووە هۆی تەمکینەکەی کەواتە ئەو مستەڵەحێکی قورئانیە وەکو تەمکینی في الأرض. وخوای گەورە سبحانه وتعالى لە شوێنێکی لە ئاەتێکی تر کە دەفەرمی وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا. لێرە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی خوای گەورە وعدی دا لەوە بۆ ئەو کەسانەی ئەهلی ئیمان بن و کار و کردەوەی چاچیش بکەن. ئەوە وەکو کۆمەلگا وەکو مجتەمع هەنجینێ خوای گەورە چەند شتێکیان پێدەبەخشی. یەکەم شت لەیەستەخلیفەنەهم في الأرض، دەیان کاتە جێنشین لەسەر زەوی، یعنی دەسەڵات و جێنشینیان لەسەر زەوی دەداتێ. ئەو دەسەڵات و جێنشینیەی کە موسڵمان و ئەهلی چاکە و ئەهلی حەق وەریگرت دەبیتە هۆی چ ولا يمكنن لهم دينهم الذي ارتضى لهم، دەبیتە هۆی ئەوەی ئەو دینەی کە خوای گەورە پێی ڕازیە ئەو دینە بچەسپێ لەسەر زەوی. چونکە ئەو خودایە سبحانه وتعالى کە ئەمەی لەسەر ئەو دنیای دانایە بەرنامەی لە بۆ هەموو بوارەکانی ژیان لە بۆ مەدانە. معقول نییە ئەو خودایە سبحانه وتعالى خالق بی وەڵام من برێم عیبادەتی دەکەم لە نوێژ و لە ڕۆژی تەنهاوی دەپەرستم بەس لە مەسەلەی خێزانداری نەتوانی ڕێنمایی و هیدایەتم لە بۆ دابنێ، لە مەسەلەی کڕین و فرۆشتن و اقتصاد نەتوانی ڕێنمایم لۆ دابنێ، لە مەسەلەی مەحکەمە و قەضاوەت لە مابەینی خەرچی نەتوانی ڕێنمایی لۆ دابنێ، لە مەسەلەی حکومداری نەتوانی ڕێنمایم لۆ دابنێ. ئیسلام دینێکی شاملە، ئەو بوارانەی ژیان هەموو دەگریتەوە، هەمووش نیزامێکی کاملی لۆدانایە و ئەو نیزامە هەمووی پێکەوە ئەو دینەیە کە دەبی بچەسپێ لەسەر زەوی. کاتێک ئەتوو دەسەڵاتت لە دەستبی ئەو زە دەتوانی ئەو دینەی بچەسپێنی کە ئەو دەسەڵات و ئەو قووەتە لە دەست خەڵکی خراپ بوو، خەڵکی بێباوەڕ بوو، هەر کەسەی بەجێرەی ئەو بیر و باوەڕ و ئەو باگراوندە فکری و عەقیدی و ئایدۆلۆژیەی کە هەیتی حکمی خۆی دەکات. یعنی هەموو حاکمەک ئەو بیر و باوەڕ و ئایدۆلۆژیای کە هەیتی ڕەنگ دەداتەوە لەسەر حکومداریەکەی. کەواتە بیر و باوەڕ و ئایدۆلۆژیای حاکمی زۆر گرنگە. موسڵمان لەوەی نییە برێ وەڵای ئەوجا من چیشم هەیە ئەوە بیر و باوەڕەکی هەیە، تەبەنی چ بەرنامەکی کردیە. نەخێر، تەبەنی بەرنامەی لە ژیان ڕەنگ دەداتەوە. ئەوەی تەبەنی بەرنامەی ئیسلام کردبی بەرەبەرە تەمکینی ئەو دینەش دەکە. کە تەمکینی ئەو دینەی کرد ئەوجا وەلەیوبەدیلەنەهم من بعد خوفهم ئەمنا، لە پاش ترس ئەمان پێیا دەبی لە وڵاتی. طبعا ئەمانی بەس جەستە نییە وەی خەڵک ئەمن نەکوژی و لێم نەدا و لە ناوم نەبا. ئەمانی ڕۆحیە، فەردیە، مابەینی خۆت و خوای گەورە لە دینی خوای گەورە ئەمان پەیدا دەبی. ئەمانی جەستەییە، ئەمانی اقتصادیە، فێڵ و دەست بە سەرداگرتن و غەدر و زوڵم لە ماڵی خەڵکی نابیتن ئەگەر دینی خوای گەورە تەمکینی هەبی. ئەمانی ئەخلاقی کە زۆر مهمە. ئێستا ئەمە هەمومان مهددین لە ئەخلاقی ماڵ و منداڵ و خێزانی خۆمان لەبەرەوەی لە ئیعلام دەرەی لە دەرەوە دەرەی هیچ فلتەرێک نەمالۆی هەرچی فکر نەخۆشە، هەرچی ئەخلاق پیسە ئەو بێ ئەخلاقی و ئەو دوورە دینیەی بڵاو دەکاتەوە. ئێمادام وابیتن مهددە هەموو کەسێک لە ناو عائیلەی خۆی توش ببیتن. دەبکاتە دەبی لەو پاراستنی خۆت، عائیلەت و دینت و قیامەتت ئەوەت لە مێشک بی وەکو موسڵمان کەوا ئەو دینە هاتیە لە بۆ تەمکین، ئەو دینە هاتیە لە بۆ ئەوەی دەسەڵاتی هەبی، حکومڕانی هەبی لە هەموو کایە و بوارەکانی ژیان ڕنگ بداتەوە دینی خوای گەورە سبحانه وتعالى. ئەوجا طبیعەتی ئەو دینش ماوەسا وایە کە طبیعەتی ئەو دینی خوای گەورە لەوەی نەناردیە لە ژێرەوە بی. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله. ئەو پێغەمبەرەی ناردی عليه الصلاة والسلام و ئەو دینە حەقەی پێدا ناردیە لەوەی لەسەروی هەموو دینان بی، لەوەی لەسەروی هەموو بیر و باوەڕ، لەوەی لەسەرەوە بی لە ژێرەوە نەبی. مەفهومەکی زۆر ماوەستا زۆر غەڵەت ڕوویدا لە دینی نەسرانیەت پێش ئیسلام. ئەهلی دینی حەق زیاتر ڕوویان لە گۆشەگیری کرد، ئوموری عامە و کۆمەلگا و حکومداری و ئەوانەیان وەکو پشتێک کرد کە ئەمە عیبادەتی خۆمان دەکەین و خوای گەورە لە قورئانی ئاماژە پێ دەکات وەڕەهبانیەةً ابتدعوها ما كتبناها عليهم. زیاتر ڕوویان لە گۆشەگیری کرد. ئەوە چی بەرهەمهێنا؟ ئەوەی بەرهەمهێنا ئیمپراتۆر و دەسەڵاتدارەکانی ئەو کاتی
ئەو دینیان بەرەو شێواندن برد هەر بەدەسەڵات چەند ئینجیلەچیان لەسەر خەڵکی فەرز کرد ئینجیلە ڕاستەکەیان مەمنوع کرد لە مێژوو بخینەوە کە ئیمپراتۆر قوستەنتین چی کردیە کۆنگرەی نیقیە کو پیاوە ئاینیەکانی کەوا لەسەر ئەوەی بوون دینی مەسیحیەت بشێوێندرێ ئەوان بە ئەمری ئیمپراتۆری کۆبوونەوە و مەسیح قالبەچیان لە دینی مەسیحیەت داڕێشت و غەیریوی خەڵکە کە معارەزەی کرد بە کوشتن و بڕین لە ناویان برد هەر ئەو دەسەڵاتە و ئینجیلانەی چەسپان هەر ئەو دەسەڵاتە ئەوەی چەسپان کەوا دەبی ئەو ڕێشوێنە بەو شێوەیەی بیتن لە دینی نەسرانیەت لۆیە ئەتوە گەر بە تەمابی برێ وەڵایی ئەمن مابەینی خۆم خوای لە ناو عائیلەی خۆم ئاگام لە خۆ دەبیتن دەسەڵاتیش هەرچ دەکا با بکاتن علاقەم لەو شتانە نیە وەڵاوەی لێدێ عائیلەی خۆت نەفسی خۆشت پێ ناپارێزرێ وەکو بەڕاستی وزام نەجمە دیناربەکانە قسەی وای هەیە کە دەرێ ئەگەر ئەتوو برێ وەڵاهی لە مزگەوتە عیبادەت دەکەم و دەسەڵات و مەکتەب و پەروەردە ئەوانە هەموو لۆ گرنگی بە سیاست نادەم گرنگی بە سیاست نادەم ئەو خەڵکەکت لۆ پەروەردە دەکا مزگەوتەکەشت بەسەر ئەو گرنگی بە ئیسلام نادا ئەو گرنگی بە ئیسلام نادات یعنی ئەوە حقیقەتەکەیە کە ئینسانی مسلمان دەی بزانی ئەو دینەی خوای گەورە لۆ هەندێ هاتیە بە پێی نەسی قورئان لۆی حاکم بی لەسەر هەموو کەسەک لۆی لە هەموو بوارەکانی ژیان ئیشی لەسەر بکرێتن دەستەکان خۆشمەوە سەزمەوە لەسەر قسانەی زەنابێت یعنی کە لەسەر گرنگی تەمکین ینی پێم خۆشە تایبەتمەندی تەمکین تیشتی و خەمە سەر ینی چکە تەمکین هەندێک تایبەتمەندی هەیە یەک لەوانە بەڕاستی تەمکین ئیبتیلای تێدایە ئەوە نییە یعنی ئەتوو شتێکی تەشریفی بیتون و بێتە پێشت نا ئیبتیلایە و هەوراز و نشێوی تێدایە یعنی وەکو ئەگەر تەمەشا بکەین پێغەمبەر یوسف عەلەیهی السەلام کە خوای گەورە تەمکینی پێبەخشی بەڵام لە پاش چێ لە پاش کۆمەڵک هەوراز و نشێ و تاقیکردنەوە و ئیمتیحان کەواتە یەک لە تایبەتمەندەکانی تەمکین ئیبتیلایە دووەم تایبەتمەندی تەمکین تەدریجە وەکو پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم لە ماوەی چەند ساڵ لە پاش داوەکی زۆر سڕی جەهری مەکی مەدەنی ئەوجە توانی قوارەیەکی سیاسی یاخود دەوڵەتەکی دروست بکاتن کەواتە بە تەدریجیە بە شەو ڕۆژەشی دروست نابیتن ئەگەر پێویستی وەکو دەگوترێ ئەگەر پێویستی بە 100 هەنگاو بیتن پێویستە ئەتوو هەنگاو بچێ پێش نەک برێ وەڵی ئەمن ئەو 100 هەنگاوە پێم ئەکرێتن لێ گەڕێ یەکسەر بێ ئومێد بی ئەوە خاڵی دووەم خاڵی سێیەم وەکو جەنابی شت ئیشارەت پێدا تەمکین کەو ئاەتێک کە جەنابەت خینتەوە دەلالەتی ئەوەیە کە تەمکین مەشروتە بەمەرجە یعنی دەبی ئەو کەسانەی داوای تەمکین دەکەن دەبی ئەو مەرجانیان لێ بێتە زێ ونیا الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة یان لە سەرەتادا کە خوای گەورە فەرمێ ولا ينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز خوای گەورە ئەو کەسە بەسەردێخی کە خوا و دینی خوای بەسەر بێخیت ونیا ئەوجە الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة کەواتە ئەو تەمکینەی کە باسی دەکەین مەرجی تێدایە دەبی ئەو کەسە خاوەن مواسەفات و یعنی تایبەتمەندی بیتن خاڵێکی دیکە تەمکین ئەگەر خوای گەورە کردیە نسیبمان و بە قسمەتیشی کردین یعنی ئەو تەمکینە بیدایەتی طریقە وەسیلەیەکە لە بۆ ئەوەی کەوا ئیقامەی عەدل و دینی خوای گەورەی پێ بکرێ ونیا نەک ئەوەی کۆتایی ڕێگابی الذين إن مكناهم چ دەرێ أقاموا الصلاة وآتوا الزكاة يعني کەواتە ئەو کاتی کە تەمکین بۆ ئەو ئیش دەست پێ دەکات ئەو تایبەتمەندیانە لە تەمکیندا هەیە ئێمە کە باسی تەمکین دەکەین کە گەورەی تەمکین باز دەکەین کە ئەهمیەتی تەمکین لە قورئان باز دەکەین بەڵام کۆمەڵێک تایبەتمەندیشی هەیە کە ئێمە وەکو مسلمان ئاگادار بین و خاڵی کۆتایی کە وەکو تایبەتمەندی تەمکین باسی بکەم تەمکین بەردەوام نابی إلا ئەو کاتەی نەبی کە ئەتوو مواسەفاتەکان و ئەو شەرتانەی کە خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردیا تێدا بەردەوام نەبی کە سەلب و ئەو سیفەتانێک کە خوا پێغەمبەری خوا باسی کردیا لێت نەما ئەو تەمکینەشت لێ دەستینگرێتەوە
يعني ئەوە نییە برێ وڵی ئەمن تەمکین بووم تەواویدی إلى قیامی ساعة و تەمکینە بەردەوام دەبینا جاری وایە خوای گەورە سەلبی ئەو تەمکینە دەکات لێ دەستینتەوە بەڵگەی ئەوەی خوای گەورە فإن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم زمان وەکو تایبەتمەندیەکانی تەمکین پێم خۆشە جەنابیشت ئەگەر لەسەر يعني صفاتی جیلی تەمکین بەڕاستی ئەوە زۆر زۆر مهمە لە بۆمەی مسلمان بە تایبەتی لە سەردەم و زمانێکی ئێستادا صفاتی جیلی تەمکین بزانین چی ئەگە جەنابەت تیشتی بخێ سەر هەر لەوەی دەست پێ بکەین کە خوای گەورە سبحانه وتعالى ئەو حکم و دەسەڵات و ئەو دینەی ثابت دەکات دەیچەسپێنی لەناو کۆمەلگایەکی ئەو کۆمەلگایە دەبی مستحقبی ڕاست دەبی خوای گەورە سبحانه وتعالى بیبینی کە ئەهلی حق و حقیقت بی دەبی ئەو صفاتەی تێدابی ئێستا زۆر جارە ئەمە کەسانە کە لە واقعی خۆی ناڕازیە و پێی خۆشەکە واقع بەو گوێرەیە بی کە خوای گەورەکە ئەو قورئانە داوامان لێ دەکاتن دەرێ وەڵاهی با ئەمە خۆمان چا بکەین مابینی خۆم خوای دەسەڵاتدارەکانیش چا دەکەن ئەو قسەیە ڕاستە بەڵام لە تێگەیشتنەچی بە هەڵەدا چوونەک هەیە خۆچاکردن بەس ئەوە نییە ئەمن عیبادەتە تاکە کەسیەکانی خۆم چاکەم برێن وەڵام نوێژم چاکەم ڕۆژیم چاکەم دوعایان و ئیستیغفاران زۆر بکەم ئەوانە زۆر گرنگن ئەوانە زۆر پێویستن ئەوانە ئەسلی ئیمان و ئەسلی مەسەلەکەیە بەڵام دەبی لە عیبادەتە جەماعیەکانیش لەناو کۆمەلگاش ئەوانیش چاکەی لەوانیش تۆبەی بکەیت لەوانیش ئیستیغفار بکەیت ئایا من چەندم لەو دەعوە و دینی خوای گەورە هەوڵدایە چەندم بەخشیە لە کاتم لە ماڵم لە قوربانیمدا لە پێناو دینی خوای گەورە ئەمر بمەعروف و نەهی لە منکەرم چەند کردیە یارمەتی ئەهلی حەقم چەندایە ئەوانە هەر هەمووی ماسا ئەوانە ئیستیغفاری دەوێت ئێستا زۆربەی جارە مەدەنی ئەستەغفیرڵڵاه ئەستەغفیرڵڵاه فکرمان بەس لەوێ وەکو خۆمان و خوای گەورە چەند گوناحێکمان کردی چەند جار ئیستیغفارمان لەوەی کردیا برێن وەڵاهی خەڵکانێکی زۆر هەیە هەر نوێژ ناکە حقیقەتی نوێژ تێ نەگەیشتیە ئەمن کەم تەرخەم لەوەی نەمتوانی حقیقەتی نوێژ حقیقەتی ڕۆژی حقیقەتی ئیمان بەو کەسەیە بناسێن ئیستیغفار لەوەی بکەی چەند جار ئەمە ئیستیغفارمان لەوەی کردی لۆکان نەما ئەوە واجبات نییە بەڵێ ئەو هەموو واجبات ئەمە کەم تەرخەویمان هەیە کاتێک ئیستیغفارمان لێ کرد هەولی لۆ دەدەین وەکو صفاتی ئەو کەسانێک کە خوای گەورە حکومڕانی و تەمکین و دەسەڵاتیان پێدەبەخشیتن یەکەم شت دەبی کەسانێک بن دینی خوای گەورە وەکو خۆی تێگەیشت بن کە ئەو دینە خوای گەورە ناردیتی لۆ هەموو بوارەکانی ژیان وەکو باسمان کرد سیستەمی هەموو لایەنەکانی ژیانی تێدا لە ئیقتیساد لە علمی لایانی دادگەری لە لایانی ئیش پێکردن هەمووی تێدایە چونکە ئێستا بەڕاستی هەجمەی زۆر لەسەر ئیسلامەتیە وەکو مسلمانان کە دەیانەوێ یعنی هەر لە ڕۆژ ئاواوە هەجمەمان لەسەرە کە برێ کاکە ئیسلام بەس لایەنەکی تاکە کەسیە و لایەنەکانی دی لێگەڕێ باسی مەکەن واگەر پێیان بکرێ ئەو لایەنانە لە قورئانێک و تەحریفی دینەکانی پێشی کراو لە کتێبەکان سڕیانەوە لە قورئانش حەزیان لێ ئەو ئاەتانەی باسی ئەو مەسەلانەی حکومداری و دەسەڵات و لایەنە گشتیەکانی ژیان دەکەن لێ بین نەدەرێ بەڵام خوای گەورە و قورئانەی پاراستیە ئینا نحن نزلنا الذکر وإنا له لحافظون یەکەمین و گەورەترین صفاتیش لە بۆ ئەوانەی خوای گەورە پێیان دەبەخشی ئەوانەیە کە ئەهلی ئیخلاص و صدق بن مع الله سبحانه وتعالى يعني بەڕازگۆیی مەبەستت خوابی سبحانه وتعالى مەبەستت جاه و سڵتە و ناو بانگ نەبیتت چونکە هەر وەختی شتێک بووە لۆ غەیری خوای گەورە خوای گەورە بەجێ دێری وەکو لە حەدیثە قودسیەکە تەرەکته والشرك والعیاذ بالله یعنی بەجێ دێری و ئیشەکە شەڕەکە لۆ خۆت لۆ دنیای خۆت دەکەی چ دەکەی بکەوە لۆ دنیای دەکەی بەس ئەگەر لۆ خوای بکەی سبحانه وتعالى خوای گەورە قەت بەجێت نایەری وقت پشتت بەرنادا و لە پشتی ئیمانداران دەبی کە لە پێناوی خوای گەورە ئەو هەوڵەی دەدەن نەک خوا نەخواستە لە پێناوی هەوڵ و حەزەکی دنیایی هەوڵ و ئەو مەبەستەی بدەیت لەوەی مەسەلەی ئیخلاص ڕەسی هەموو ئیشە چییە وصدق مع الله سبحانه وتعالى چونکە ئەو تەمکینەوەی جەنابت باست کرد زەحمەتی تێدا ئیبتیلای تێدا گوڕڕێژ نییە ڕێیەکەی ئەوە بەچە ئەتو دەتوانێت ئەو ئیبتیلای ببڕی وصدق مع الله خوای گەورە سبحانه وتعالى وەختی باسی جەنجی تەبوک دەکا لقد طاب الله على النبي والمهاجرين والأنصار الذين اتبعوه في ساعة العسرة باسي مسألة شي دكا ساعي عسرة يعني أو ساعتي كوا زور زحمت بو لجنك أو هندك
لە منافقین ئەوە هەر بە نیفاقەکەیان دابڕان هەندێک لە ئیماندارانیش ئەو زەحمەتیەوەی لێ کرد چەند کەسێکی کەم بوون ئەو سێ کەسە دابڕان و دوایە تەوبەیان کرد بەڵام لە کۆتاییدا خوای گەورە هەمووان ڕێنمایی دەکا یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين لەگەڵ صادقین بن لەبەرەوەی صدق مع الله وەت لێ دەکاتن کە ئەتوو لە ساعەی عوسرە خۆڕا بکری وەت لێ دەکات کە لە ساعەی عوسرە خۆڕا بکری و یەک لە صفاتی دیش بەڕاستی دەبی ئەهلی تەضحیە و جیهاد بن یعنی ئەو هەر خۆی لە خۆی ئەوەی دەگریتەوە کە ئینسانی مسلمان دەبی ئامادە بی قوربانی لە پێناو دینی دە جەنابیش کە باسی مەسەلەی ابتیلات کرد ئەو پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة والسلام کە ئەو دینەیان گەیاندێ لە پێناوی ئەو دینەی دائیمەن ئامادەی هەموو قوربانیەک بووین ئەمستا پێمان دەرێن وەقتمان زۆر نەمایە عەفوان نەنە تەواوکە فەرموو دەستەکانت دەست خۆش وەڵام ئەمستا هەر وەکو يعني دەرێن تقریبا 2 دقەمان مایە ئەجا هەر وەکو ئیزافەتەن لە قسەکانی جەنابەت يعني زۆر جاران کە ئەوەی باست کرد ڕەهبانیەت کە لە دینی مەسیحیەتدا هەبووە زۆر جار پرسیارێک دەکرێت ئایا زوهد لەگە تەمکین تعارض نینە بێگومان نەخێر یعنی وچی جەنابەت باست کرد ئەصحابی پێغەمبەر لە شەوێدا خەریکە عیبادەت بوون بەڵام بە ڕۆژیش فورسان بوون ونیا يعني كواتا زهد لقى تمكين دوشتن نق دشبيقنينا بلكو لقريك زور قنجاويشن وكو زانيان باز دا كان دفرمون تمكين زياتر حالة شي خارجية بلام زهد حالة شي قلبية داخلية يعني زياتر پەیوەندی بە پاکبوونەوەی دڵ و دەروون و حاڵی قەلبی هەیە کەواتە هیچ تعارضێک لە نێوان تەمکین و زوهددا نییە خاڵێکی دیکە کە ینی ئەگەر وەکو دەرێ بەوەی کۆتایی پێبینین بەڕاستی عیبادەت بەبێ تەمکین ضعیفیە وتمكين قوة دصلاتيش ببي تقوى وعبادتي وإيمانيش توشي طغيان الدكا زور جرينجا هم قوتك هبي هم تقواك هبي أو كاتي أو تمكين دبي كخواي جور باسي دكا عدل أمن أمان دبيت زمان ساقط زناب اشتكت والله يعني بس او نقطه اذا ما اماجه بيبدا لصفات اهل تمكين زور مهمه او صفات اخواي قول باسي خوشويستاني خوي دكا اذله على المؤمنين اعزه على الكافرين زور جوانا يعني كسانك اهل تمكين لقر مسلمانا نرمن بالي مهربانيان راخستيا لسرشتي قتسكا لسر اختلافاتي قتسكا رویان لەوان نەکردیە هەموو وەخت و زوختی خۆیان لەوان سەرف بکەن و پشتیش لە ئیمانداران لە کافران بکەن وە لە بەرامبەر کافران ئەهلی عیزەتن لە بەرامبەر کافران قووەتن ئەوە زۆر مهمە مامۆستا ئێستا بەس موسڵمانان خۆ کەم نینامە ئەگەر ئەمە بەس ئەو ماندی بوون و ئەو جوهدەی کە لە خۆمان لەناو خۆمان لە شتی جاروەیە جوزئیات سەرف دەکەین لە بۆ ئەسڵەکەی ڕوبەڕووی دوژمنانی بکەینەوە ئەوە دەتوانین بەڕاستی تەمکین بەدەستبین تەماشەی مەسەلەن زۆر لە سەرکردەکانیش کە وەکو سەلاح الدین ئەیوبی و سوڵتان قودس و ئەوانەی کەوا شتی گەورەیان کردیە لە تاریخی موسڵمانیەتی بە زۆری وابووینە لە خەڵکەکەی خۆیان کۆ کردیتەوە لە ئیختیلافاتەکی ناو خۆی ڕویان لە دوژبنە سەرەکیەکە و دوژبنە گەورەکە کردیە کە ئەو بەڕاستی بوویتە سەبەبی ئەو ئیختیلافاتە ناوخۆیە و ئەو شەڕ و شۆڕەی کە لە مابەینی موسڵمانانیش هەیە ئەوجە بەڕاستی ئەو خاڵە مهمە کەمەیشی لێ بکەین لەگەر ئەوە بەڕاستی زۆر خاڵی دیکە هەیە کە پێویست ئەهلی تەمکین لەسەری بیتن مەسەلەی وەحدەی منهەج یەک وەحدە هەبیتن مەسەلەی ئەوەی لەسەر ثەباتی هەبی لەسەر هەدەفی خۆی هەتا سەرێ دەیگەینی مەسەلەی کەسانێک بن علم و ئەوەی تەکنەلۆژیا ئێستا دەیخوازی هەموو ئەسبابەکان وەکو ذوالقەرنەینی وەنیا خۆ بەشتی وردیاتش خەریک نەکەن و ئەو ئەسبابانە بەکاربینن کەسانێکی منضەبیت بن جەناب باس کرد بە تەدەڕوجە یعنی ئەو شتەیە نابی شتێکی وای لێبیتن کە لە دینی خوای گەورە جێی نەبیتەوە لە زیاد لە حەد ئەوە بکەن وەکو بێ خۆ بە هەموو شتێکی دا بدەن و تەهەور بکەن نا بە ئینضیبات و بە ڕێکخرا و بە جوانی کاروبارەکان بکەن ئەوانە هەموو لەو سیفاتانەیە کە ئەهلی تەمکین هەیتی و هەمووشی بەڵگەی لەسەرەکە
کاتەکەمانەوە بەردەستیە کەگەر دەرێن تەواو بووە بەڵگەی لەسەرە دەستەکان خۆش کۆتای پێدێنیان کۆتای پێبینم خی گەورە پاداش خێر داتەوە خی گەورە ئەو تەمکینی کە باسمان کرد پێمان ببەخشی ئینشاءالله بینەرانی بەڕێز و خۆشەویست لێر بەو ئەندازە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەو جارە بەخواتان دەسپێرین وسلام عەلەیکوم وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه